ماوەی 3 ساڵ و 2 مانگە لە ڕێگەی ئامێرەوە خواردنی پێدەدرێت. هەردان محەممەد لە ساڵی 2019 با ڕووداوی هاتوچۆ لە سنووری چەمچەماڵ بەشێک لە مێشکی لە کار دەکەوێت و ماوەی 3 ساڵە بەم جۆرە دایک و خوشکەکانی لە نەخۆشخانە خزمەتی دەکەن. باوکی دەڵێت بە هۆی ئەو ڕووداوی بەسەر کوڕەکەماندا هاتووە. کچەکانم لە قوتابخانە دەرکردووە و ماڵێکمان بردووەتە نەخۆشخانە تا خزمەتی کوڕە نەخۆشەکەمان بکەین. ئەمە بیدایەت ئێمام کوڕم حادیسەی بەسەرها لە ڕێی سەنگاو بۆ میوانی چوو کە لەو سەرەوە هاتەوە سەریع بوو ئیتر حادیسەکە بەسەری هات وەرگەڕا دایکشی لەگەری بوو. ئیتر من لەخوا بەزیادی الحەمدو سەنا شوکرم کە دایکی وەزعیان بەسەر ئەم کوڕم هات بەسەر دایکی نهات چونکە سێ دایکی بە هەر شێوەیە بتێونەتەوە حرەسە بەدیار ئەم کوڕۆ بەدیار ئەم زەعیفانەوە چونکە من خۆم مۆزەفم ناتوانم 5 مانگ داوام نەکرد 3 مانگ داوام نەکرد ناتوانم وایە ئەنجا من بەڕاستی مەمنونی ئەو خۆیم کە خوای گەورە لای لێم کردەوە کە دایکەشی وای لێ نەهات و دوای ئەوەش ئێمە 3 مانگ چووینە خزخانەی شار لە خزخانەی شار بە پاڵ دەرمانیان کرد هەر بە پاڵ وتیان بیبەنەوە بۆ ماڵ ئەم نەخۆشە درێژایە بەڵێ ئیتر کە هەوردمانە ماڵوەت ئێم کوڕە تێک چوو کە تێک چوو بنمەوە بۆ خزخانەی شار وەریان نەگردەوە بە هەوڵدانێکی زۆر کوڕە گەورەکەم چوو لە خزخانەی بەخشین جێی کردەوە شەی بە 500,000 کە ئەوە بۆ من زۆر بوو چونکە 500,000 بە نسبەیەکی من باش بوو بەس بچوایە خزخانەیەکی تریان فاروق من لە حەقەوە ناهاتم. کە سوکاری هەردان بە هۆی دەستکورتی و هەژاریەوە ناتوانن کوڕەکەیان بۆ چارەسەر ڕەوانەی دەرەوەی وڵات بکەن وەک باوکیشی ئاماژەی بۆ دەکات بردنە دەرەوەی کوڕەکەیان بۆ چارەسەر پارەیەکی زۆری دەوێت و لە دەسەڵاتی ئەو دانیە. کاکە گیان ئێمە بەڕاستیەکەی ئەگەر بیکەین واقع دکتۆر ئیشەکەی ئەڵێ لای خۆیە بەس ئێمە خۆ هەر ئەبێ سەردانی بکەین ئەو کاتەش کە سەردانی بکەین بە ئیمکانێت دەکرێ وایە ئەگەر بۆ هەر وڵاتێ بێ تەمان ئەمە بەڕاستیەکەی خۆندمە عیبیتیان نییە چەند دەفتەرێکی ئەوێت و ئەم ببیتە دەرەوە بۆ هەر وڵاتی بێت تەمان ئیمکانەتی ئەوێ وانە ئەتر ئێمە بەڕاستیەکەی داوامان لەوەیە تر خوای گەورە خۆی ئیفاقە بنێر و تەمان ئەبێ کەناڵێکش بێتە جواب لەسەرت یان وەڵڵاهی جیهانی کۆمەڵایەتی من مۆزەفم ڕاتوخۆرم تەنها ئەم دوو ئایلەیە خۆ ئەیاژێنێ من بەڕاستی ئەوێم و ئەم نەخۆشەش یارمەتی خۆم ماڭانە لە 250 زیاتر ناتوان لەوە زیاتر ناتوانم دەخل لە خۆم بکەم. نەخۆشخانەی ئازادی کەرکووک لە مانگی نۆی ساڵی 2019ەوە ژوورێکی تایبەتیان بۆ ئەم نەخۆشە تەرخان کردووە. دەرمان و ئامێر و خزمەتی لە نەخۆشخانە بۆ دابین دەکرێت. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش دەڵێت هەر کەس و لایەنێک بتوانێت هاوکاریان بکات سوپاسی دەکەین. بەنسبەت حاڵەتی ئەم نەخۆشە بەڕاستی ئێمە چەند جارێک لەژنمان پێویەکەنە لە پزیشکە پسپۆرەکان بۆ ئەوەی قار لەسەر نەخۆشە دوای نەخۆشە بمێتوانێت نەمێت بەڵام بەرەوەی کەم دارەمە دوێمە نەخۆشکەمان هێشتە بەڵام بێتە سەر واقعەتە بێ نەخۆشکە نەخۆشخانە نەمینێتەوە بەڵام ئێمە تاکو کاتی وا بێت وەزعی وا بێتن ئێمە ناتوانین نەخۆشخانە دەریکەینە بەرەوەی پێویستی بە چاودێری پزیشکیە کاتی ئەو مێشکە خۆی دروست کاتەوە خۆی تازە کاتەوە بگاتەوە فعالیت و ئیش وەزیفەی خۆی فێمە بەڕاستی وەکو بەڕێوەبەر ناتوانین قەرار لەو بابەتە بدەین پێویست ناکە دەبێت لە ژنەیە پێک بین و ژنان پزیشکی پسپۆرن قەرار بدەن لە سەریا و بەڵام ئێمە هەر لایەنێک بتوانێت چارەسەری بۆم نەخۆشە بکە بیگوازێتەوە بۆ شوێنێک بتوانن شتێکی زیاتری بۆ پێشکەشکردنەوە دەستخۆشیان لەکەین و فەرمایلێکن بابێن ئەو خزمەتە پێشکەش بکەن. کە سوکاری ئەم نەخۆشە داوای نزای خێر لە سەرجەم هاوڵاتیان دەکەن بۆ چاکبوونەوە و هۆشهاتنەوەی کوڕەکەیان ئەوان نوێ ڕایمانەوە و شەو نخونیان بۆ ماوەی 3 ساڵ لە نەخۆشخانە تواناشیان نییە تەنانەت ئامێری خواردن و ئامێری تایبەت بۆ نەخۆشەکەیان دابین بکەن و لە ماڵەوە خزمەتی بکەن ناچارن تا پزیشکەکان مژدەی چاکبوونەوەی کوڕەکەیان پێدەدەن لە نەخۆشخانە بمێننەوە و ژیان بەسەر بەرن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.